ڕۆستەکەی کچم باوکە وەڵا خەریک بووم پێڵاوەکان ئەوە دەکرد کچم واز لە ئالانی دێنی باشە ئەگەر نا بەخۆم عەقڵت دەکەم تێگەشتی سۆزە باشی؟ باشی؟ سۆزە ئەم نەستە لە پێش دەرکەیمە بزانتەوە شتەکان بینی و یەکسەر وەرە ئاخر و ماخر نییە زوو وەرە و ئاگار لە خۆت بی وەس بابت نبینی باشە؟ باشە باش دەی زوو بە سۆزە وەرە سەرکەوە من دەترسم من نایم کاتزانتایەکەت گوتم وەرە سەرکەوە کاتزانتات من نامەوێ بێم سۆزە دەبی بڕۆین کاتزانتایەکەت بینە و با بڕۆین ئەو ڕێگایە خراپە باوکم حەیای دەچێت بابت بەخۆی وەی کرد ئەو ڕێیە هەڵبژێرین بڕۆ جانتایەکەت بینە و با بڕۆین نا من ناتوانم لەگەڵت بێم سۆزە سۆزە زوبە بڕۆ هەتا نێزانێ کامەیە تا بسڕۆ لێرە لێرە بڕۆم مەڕۆ ئەو خانی هەوا بگەڕەوە مالیک ئەو ڕوو لە هەوا تاکیت خۆیەتی هەوا جلەی مەکە شعبان خۆیەتی یان نە هەوا وەرە خوارێ السلام عليكم. فرمان؟ باشی کچی خۆم. سپاس دەکەم. بابت لە مارەیە؟ بەڵێ. ئێوە چێن؟ ئەمە دۆست و برادەری باوکی. دقیق بە پرسی پێ بکەم. نایەوێت. کچی خۆم نایە. ئەمە دۆست و برادەری باوکی وەرە. کاک ڕەحمان باشی؟ کاک ڕەحمان چییە دەرەی نامناسی؟ فەرموستان دەوێ کاک ڕەحمان ئەتو ئەمنی ناناسیەوە؟ ناوەڵە ناناسمەوە گۆرام شەعبانی کەناس بە بیرە خۆت بینەوە شەعبان چییە؟ هەوکە پێی نایە زۆرت لە کاتی ناگرین یەک دوو دەقەت لە کاتی دەکوژین و دەڕۆین باشە؟ بڕوا بکە ئیشم گەلک زۆرە ئەو مەجالەم نییە من ناوی خوا بێنە فەرمو باوچی وەرە فەرمو فەرمو ئێستا چیتان هەیە بڵێن فەرموو ڕەحمان ئەو ئەسەرەتا ئەمنت نەناسیەوە گوتمان قەیناکە و قبوڵمان بەس پێم برێ ئەو گەنجەش ناناسیەوە لێرە دانیشتیان نەخێر نایناسمە باوکە پیاوە دەڵێت چی؟ کچم نایناسم کاکەم گۆ ئیشتان نییە ئەگەم گۆ ئیشتان نییە منی شوێ فەرمو بڕۆنە دەرێ کاکە بڕۆنە دەرێ دانیشە ڕەحمان دانیشە بابەتەکەی هەموو بژێڕ چ دەژێرنەوە؟ لە
کچی خۆم دەمەیە بابەتەکە لۆ باسکەم کە پێشتر نەتزانیە ئەو کوڕەی کە بەرامبەرت دانیشتیە ئەوە برای تووە